سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. وەزارەتی ناوەخۆ وەزارەتی تەندروستی قسە لەسەر ئەوە دەکەن لە داهاتوودا قەدەغەی هاتوچۆ ڕابگەینن یاخودنا. ئێمەش وەکو تیمی باسی ڕۆژ بە دوواداچوو لەسەر ئەم پرسە دەکەین. نەخۆشخانەکانی تایبەت بە کۆڕۆنە بەسەر دەکەینەوە. ڕێژەی مردن، ڕێژەی توشبوون و دۆخی کۆڕۆنە لە نێو هەرێمی کوردستان لە وەرزی پاییزدا بە چ شێوەیەک دەبێت؟ هەرێ بەڕاست لە داهاتوو ئێمە پێویستیمان بە قەدەغەی هاتوچۆیە یاخودمە. تۆکو کارمەندێکی تەندروستی لە نەخۆشخانەیەکی گەورە کار دەکەی؟ بۆ کۆڕۆنە تێگەیشتنت چییە؟ پێت وایە کۆڕۆنە تەشەنە بکە لە داهاتوو وا بکە قەدەغەی هاتوچۆ ژیان بۆستی؟ ئێستا ینی ئەو خلاسی ینی تەواو ئەمە هەموو گرتمان ئێستا سەرژمێری بکەیت لە هەموو خەڵک گرتیتی بەڵام خەڵک زیاتر هەوڵ نادەبێتە خەسخانێ لە ماڵێ چارەی خۆی دەکات ئۆکسسیینەکەی دەبا و ئەوەی بەس ئێستاەوە خەسخانەشی وها ڕزگاری مدەک پڕی کۆڕۆنە بوو ینی لەوانەیە سێ چار تابقی هەر هەمووی کۆڕۆنە بوو ئێستاوانەمەوە ئێستا هەشت بەفعلی احتیمالی هەیە هەشت نەخۆشی لێش لە عینایە احتیمال ئەوانیش دەردەچن و تەوایە ئەو قسانەی کە دەکرێت وەرزی پاییز دێ و ڤایرۆسی تر دێ لەگە کۆڕۆنە تێکەڵ ئەوەی ئەمە لێرە بینیمان وەرزەکان هیچ گۆڕانکاری وەسە کۆڕۆنەدانینە ینی برێوەڵای ئەوە گەرمادا هات کۆڕۆنە خلاص دەبی ئەوە جستانە کۆڕۆنە ینی زیاد دەکە یان کەم دەکەن تۆ لەگەڵ قەدەغەی هاتوچۆ نەخێر وەڵی نەکرێ ژیان ڕادەوەستی ینی ئەگە قەدەغەی هاتوچۆ بکرێنی ژیان ڕادەوەست تا تو کاسبی خۆت ینی خەڵک هێلەوانەیە لە دەرێ کاسبی بکە مۆزەب نەبی. دوو مانگ بەر لە ئێستا لە نەخۆشخانەی ڕزگاری ڕێک لەم شوێنەدا پرۆگرامێکمان ئامادە کرد سەبارەت بە کاریگەری ڤایرۆسی کۆڕۆنە و ڕێژەی توشبووان و ئامادەکاریەکانی نەخۆشخانەی ڕزگاری لە شاری هەولێر کە زۆرترین نەخۆشی لە خۆگرت بوو حالەتیان زۆر خەتەر بوو بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە کە جێگای دڵخۆشیە ئەمە ئەم ساڵەیە ساڵی فریاکەوتن بوو پێشوازی لە نەخۆشانی کۆڕۆنە بوو لێرە نەخۆش کەوت بوو جممەی دەهات بەڵام وەکو گوتم خۆشبەختانە ئێستا چۆڵە بامزانین ینی وەرزی پاییز کە قسە لەسەر ئەوە دێ هەندێک دەڵێن شەپۆلی سێم لە عێراقی داوە شەپۆلی چوارم لە ڕێگایە کۆڕۆنا لە وەرزی پاییز لەگەڵ ڤایرۆسەکان دیکە تێکەڵ دەبێ و وەکو هەندێک لە دکتۆرەکان دەڵێن کاکە کاریگەری زۆر لەسەر هاوڵاتی دروست دەکات ئەم قسە و باسە لەگەڵ دکتۆر لاوەن بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕزگاری گفتگۆ دەکەین دکتۆر دۆخی کۆڕۆنە ئێستا چۆنە؟ ئێمە لە حالەتی مەترسیداین یانی تر بەرە و ئاسایی بوونەوە ئێمە لە دۆخی مەترسیدار زۆر مەترسیدار هاتینە دەرەوە ژمارەی نەخۆش لە شاری هەولێر کەم بوویتەوە کەم بۆتەوە بەڵێ لە نەخۆشخانەی ڕزگاری هە زۆر کەم بوویتەوە بۆ نمونە ئەمڕۆ سواری دەینە دە نەخۆشمان هەیە لە نەخۆشخانەی ڕزگاری دە نەخۆشمان پێشتر لە 230 ڕەدیدا 230 حالەتیان خەتەر هەمویان خەتەر بوو ئێستاش ئەمە ئەو دە نەخۆشیان حالەتیان هەشتیان لە چاودێری چڕن دویان لەژێر ئۆکسسیجینن خۆت دەزانی بەس ئەوەی حالەتی زۆر باش نێدێ داخلی نەخۆشخانەی دەبێت ئەو حالەتی سووکە لە ماڵەوە دەمینێتەوە دۆخەکە زۆر لە مەترسیدار نییە بەڵام ئەوە مانایی وە ناگەینی ئینەهوو نەخۆشەکە نەما لە ناو کۆمەڵگا نەخۆشەکە هەرماوە نەخۆشخانەی تر هەیە لە هەولێر کە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا و نەخۆشخانەی ئیماراتی ئەوانە نەخۆشیان تێدا کەوایە ڤایرۆسەکە هەر مەترسیدارە باشە بەس پێم بڵێ دکتۆر بۆچی ڕێژەکە بەرە و خوارەوە دەڕوە بۆ کەم دەبێتەوە؟ بەڵێ ئەوە وەکو هەر ڤایرۆسێکی کە لە دنیا هەیە بە مەوجە دێ و دەڕواتن یەک لە سەبەبەکەی کە ئەوە کە هاتە خوارە خەڵکەی زۆر توش بوو طبعاً خەڵکەکەیە خەڵکانەکەی توش بووینە هیچ علاماتیان لەسەر دەرنەچوە ئێستا باشە لەوەی خەڵکێکی زۆر توش بوو جارشکە تووشیان دەبێتەوە یانیش بەڵێ یعنی تازە تێپەڕی تەبان حتا 6 مانگ بەلای کەمی توش نابیتەوە ئەمە نیتمان لە شاری هەولێری یەکە جارێک توشبی دوی جاری دوێمیش توش بیتەوە ئەمە دکتۆر لاوەندە قسێکی گرنگی کرد ئەو کەسانەی کە پێشتر تووشی ڤایرۆسی کۆڕۆنە بوونە کۆڕۆنەیان بەرکەوتووە دکتۆر لاوەند باز لەوە دەکات دوای 6 مانگ یعنی ئەگەری زۆرە تووشی نەبێتەوە
واتە ئەمە زۆر جا قسە لەسەرەوە دەکرێت خەڵکێکی دەڵێ من 3000 تووشم وێ دەڵێت 4 جار دەڵێت 2 جار یعنی ئەمە دکتۆر لاوەندە لە نەخۆشخانەی ڕزگاریە ڕۆژانە لەگەڵ نەخۆش تەعامل دەکەێت ینی زانیاری وردی لایە بۆیە من حەزم کردەوە ئیبراز بکەم باشە دکتۆر بەێ ئەوە مانایەوە ناگەینینەوە کە یەکێک توش بوو چی کە ڕێنمای خۆپاراستن بەکارناینی دەبی ڕێنمای خۆپاراست هەر بەکاربیینی دەبی هەر ئەو دەمامکە و ئەو باشەوای ڕێنمایەکانی ڕابردوو هەر دەبێت جێبەجێ دکتۆر قسە لەسەر ئەوەیە دەڵێن کاکە وەرزی پاییزە هەندێک لە دکتۆرەکان باز دەکەن وەرزی پاییسە ڤایرۆسی تر دێ لەگەڵ کۆڕۆنە تێکەڵ دەبێت ماڵمان کاور دەکات لە داهاتوودا دەبێت قەدەقەی هاتوو چۆ ڕابگەینی تۆ دەڵێ چی؟ لەگەرەوەی نینە ئەمە بە خۆمان دەزانین لە وەرزی پاییز هەر ئینفلەوەنزای وەرزی دێتن کە خەڵکانێکی زۆر توش دەبی و هەر لە قەدیمەوەش ئینفلەوەنزای وەرزی خەڵکانەکەیە کە توش دەبن بە تایبەتی ئەوانی مەنەعیان کەمە بە تایبەتی ئەوانی نەخۆشی درێژخانی یانی ئەوانە بە سەختی توش دەبن هەندێکیان گیان لەدەست دەدەن ئەوە ساڵانە هەر هەیە ئەمە کە وەکو دکتۆرەکان دەێن احتیمالی علامەتەکان لێک نێزیک بی تێکەڵ بی دکتۆرەکە تەشخیصی هەندێک زەحمەت بی بەڵام الحەمدولله ئێستا PCR و ئەوانە هەیە فەحس هەیە دەتوانین هەندێکی دەڕۆی بەڵێ قەدەقەی هاتچۆمان پێویستە یان بەڕای من قەدەقەی هاتچۆمان پێویست نییە بەس بەڕای من هەندێکە تومتر بیتن خەڵک ڕۆشنبیرتر بین کەناڵەکان و سوۆشیال میدیا زیاتر جەخت بکەینەوە لەسەرەوەی کە سەلامەتی خۆپاراستنی ئەو ڕێنمایە تەندروستیانەی کە لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر و لە وەزارەتی تەندروستی هەرێم کە بڵاو دەکرێتەوە ئەوانە تەطبیق بکەین زۆر ئاساییە ئەگەر دەوام بکرێتەوە زۆر ئاسایی ئەگە بچینە بازار بەڵام بە ڕێنمایی خۆ تەندروستی زۆر احتیاجیە و هیچیش توش ناوی بالعکس ئەگەر ئەو ڕێنمایە خۆ تەندروستی ئەو ڕێنمایی تەندروستی خۆمان بپارێزین ئینفلەوەنزای وەرزیەکەش کەمتر دەبیتەوە ئەویش کەمتر بڵاو دەبێتەوە لە ناو کۆمەڵگا بەپێی دوایین ئاماری وەزارەتی تەندروستی ڕۆژانە ئێستاش خەڵکێکی زۆر تووشی ڤایرۆسی کۆڕۆنە دەبێت خەڵکێکی زۆر لە ماڵەوە چارەسەر وەردەگرێت بەڵام باسی حالەتی خەتەر دەکەیت وەک بینیمە لە نەخۆشخانەی ڕزگاری هەولێر پێشتر زیاتر لە 230 کەس لێبوو ئەمڕۆ چووین 8 کەس حالەتی خەتەر بوو ئەوانەی کە لە ژێر چاودێریدان دوایین ئامارباز دەوە دەکات 16149 کەس لە ژێر چارەسەری تەندروستیدان ئەمە بێجگەلەوەی کە خەڵکێکی زۆر تووشی کۆڕۆنە دەبێت ئاگاداری لایەنی پەیوەندیدار تیمەکانی تەندروستی بنکەکانی تەندروستی ناکاتەوە ڕێژەی مردن کە قسەی لەسەر دەکرێت ینی دڵخۆشکەرە بە بەراورد لەگەڵ ڕابردوو ڕێژەی مردن کەمی کردووە تاوەکو ئێستا بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی 1807 کەس لە هەرێمی کوردستان گیانی لەدەستداوە زۆرترین ئەو کەسانی کە لە کوردستان گیانیان لەدەستدابێت لە شاری سلێمانی بووە ڕێژەکەی 915 کەس گیان لە دەستدان هەبووە لە هەولێر 574 کەس گیانی لەدەستداوە لە دهۆک لە دهۆک 281 کەسە لە هەڵەبجە 37 کەس گیانی لەدەستداوە پێم بڵێ تێگەیشتنی تۆ بۆ کۆڕۆنا چی بوو بۆ خۆت لە ماوەی ڕابردوو تووشی کۆڕۆنە بوو من پێش جەژنی قوێنەوەزەی ئەف تووشی کۆڕۆنە بوو تووشی کۆڕۆنەم زۆر بە قورسی بە سەختی گرتم بە سەختی نیشانەکانی قورس بوو نیشانەکانی قورس بە کۆخەشی وشک گرتم بەس لەخوای بە زیاد بێ الحەمدولله سەلامەت دەرچووین پێویستت بە ئۆکسجین نەبوو نەخێر پێویستم بە ئۆکسجین نەبوو لەخوای بە زیاد بیت زۆر سوپاس بەخوای گەورە ئێستا قسە لەسەر ئەوەی هەندێک جار دەگوترێت وەرزی پاییز دێ شەپۆلی چوارەمی کۆڕۆنا بەڕێوەی هەندێک باس شەپۆلی چوارەم بۆ عێراق دەکات دروستە پێت وایە چۆن دەتوانین خۆمان بپارێزین مەترسێکی گەورەیە کۆڕۆنا دەبی خۆمان بپارێزین لە سەرماوش توچکۆلەوەی ئەوەی لەگەڵ ئەو نخۆشیە ئەنفلەوەنزە و ئەو هەڵامەت و شتوالەوانەیە لەگەر کۆڕۆنای تێکەلێک بیتن خەڵک لێشی جیان نکاتەوە یانە تو دوای ئەوەی توش وار دەمامک دەبەستی ئەمن لە شوێنی قەڵەباڵ بەتەنیا بووم لە دوکان نابەستم نابەستی بەتەنیا بووم نابەستم بەس بچمە بازار بچمە شوێنی قەڵەباڵ لەگەڵ قەدەغەی هاتچۆ یانە نەرە قەدەغی هاتچۆدانیمە نییە نەخێر ناوە تۆش لەگەڵ قەدەغەی نا لەگەدانیمەمش بەڵام تۆ ناترسێت تووشی ببی بەولا سێم بەست توش بووە تو ئام توش بووم بە سوکیم گرت بە سوچی گرت بە سویم سوک بوو دەرباز بووی ئەوم خلاص بوون باشە بۆ لەگەڵ قەدەغەی هاتچۆنی
ولا عالم فقير عالم دبيش كاسبي بكات خضاع بيت حسن ساك سكات يعني زەرەری هذا زیاترە زرعي زيادة خو روجا كدو روجنا كوروني کامەرانجیان بەڵێ ئێستا یەکەمشە ڕاتبنیە معاش نییە خەڵک فەقیر ئیشکال و پارە نییە ئەگە هەموو دەرگایەکی لە بژێ زۆر ناخۆشە کەوایە قەدەغی هاتو چۆ بڕیارێکە لە قازانجی خەڵک دانیان نا خزان خرج بەڵام دانيت ئەوان دەڵێن کاکە خەڵک تووشی کۆرۆنە نابێت ايه بقصو بس حالا ولا كمية هم قلتيها نێزیکەکان خۆمەوە دەمرن ینی ئەوە نێبرێن لە خۆراڕێ کەسێک پێ مردووە شتوانە ئێستا هەیە نێزیش خۆمە پێ مردیە کەسی خۆت کەس خۆمە پێ مردی نێزی خۆات جیرانی خۆمە پێ مردیە باشە مردنی ئەو کەسانە بە کۆرۆنا بۆەوە نییە وەڵی دکتۆر دەیە بە کۆرۆنا باشە چەندە ئەتو وای کردووە خۆت بپارێزی خۆت دەپارێزی زان چۆن ئێستا من دوکاندارم کە کەسێک بێتە ژوورەوە مەسەلەن دوو کەسێک کەس دێ دەمەکەمە ئازر هەموو دەمە لە تێدەکەن بەس وەڵی هیچ کەم ناتوانێت هەم دەبێت ناتوانێت. باشە لە نێوان خۆپارێزی و قەدەغی هاتوو چۆ چیان هەنگاو بنرێ باشە ئێستا قسە لەسەرەوەی دەرێن پاییزە کاکە لەوانەیە خۆپارێزی خۆپارێزی هەمووی عیلاجی خۆپارێزی قەدەغە لەگەڵدانی نەوەڵە یعنی تۆ دەڵێیتە وەزارەتی ناوخۆ تەندروستی قەدەغی هاتوو چۆ مەکەن باش نییە عیلاجی نییە بەلاشە دەبێت خۆت بپارێزی دەڵێن ڕێژەی توشبوون بە کۆرۆنا ڕێژەی مردن کەم بۆتەوە پێ دوای هۆکارەکان چی هەرچەندە مەهواڵە چ خۆشەوە نییە بەری هەواڵێکی خۆشە باشە هۆکارەکان چێ بڕای تۆ ڕێژە کەم بۆتەوە نەخۆشخانەی ڕزگاری شوێنی کۆرۆنا دەهەشت نەخۆشی ماوەێنە وەڵا بخۆی پابندبوونی هاوڵاتیانە یەکەم دوایش ئەو خزمەت گوزاریانەیە کە تۆ پێش لە کۆرۆنا دەترسی گرتم من گرتم گرتت؟ بەڕاستیتە ئێ چۆن بوو کۆرۆنا وەڵی باش بوو خراپنەوە یانی بەرگەت گرت زۆر خەتەرنە قسەی دکتۆر لەگەر واقعەکەی کۆرۆنا چۆنی تێگەیشتی یعنی کۆرۆنا زەڕوڕە ئێمە لە پێناو کۆرۆنا قەدەغی هاتوو چۆ ڕابگەینین کەرنتین بکرێ ئێستا قسە لەسەرەوەیە وەبزانم پێویست ناکات تازە بەرەو کۆتایی دەچی خلاصیە نارێم خلاص کۆتاییە بە تەواوی بەڵام بەرەو باشی دەڕواتن پێم وانە پێویست بەوە بکە قەدەغی هات سۆجارەی ڕابگەیەندرێت ئێستا تۆ دەمامک دەبەستی دەشبەستی آه. باشە تۆ چی دەڵێیت بۆ کۆرۆنا ینی قەدەغی هاتوو چۆ باشە نەخێر بەگوێ ڕێنمایی دکتۆرەکانەوە شتێکی باشە ڕێنمایەکان جێبەجێ بکرێ و لەگەر ئەوەشە ئەو شوێنە قەرەبەرەکان ئەو دەمامکە بەبەستەوەی کە جەنەوت بەساوتە من لە ماوەی وتیان توش کڕۆلەتە توش بووم وەیساکە هەر زۆر دۆخ باشە سحەتم باشە شکر بەرام بەو شێوە نەبێت کە ئێستا حەزرایی بچێ چکە من باسی ئەوە کە هەندێک جار نەخۆشەکان لە ترسانە گیانیان لە دەستداوە ترس کارێکی خراپە ئەوە بە قەناحەتی من لە دێر زەمانەوە تاونی گەورە هاتووە زۆر هاتووە ڕۆیشت و پێم وایەوەش بەسەرەچیە ئامارێکم لە بەردەستدایە کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە دوواداچوونی کردووە سەبارەت بە ڕێژەی مردن لە کوردستان ڕێژەی مردن لە وڵاتانی دنیا بە بەراورد لەگەڵ وڵاتانی دنیا ڕێژەی مردن بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان باشترە بۆ نمونە لە وڵاتی ڕێژەی مردن لە سەدا 10.9 لە وڵاتی سوید لە سەدا 6.7 بەڵام لە هەرێمی کوردستان ڕێژەی مردن بە ڤایرۆسی کۆرۆنا کەوەی لە وەزارەتی تەندروستی تۆمار کراوە ڕێژەی مردن لە سەدا 3.7 واتە بە هەموو پێوەرەکان قەدەغەی هاتوو چۆ کە لەم لاولەولا باز دەکرێت بەوەی کە لە بەریتانیا ڕێژەکە زیاترە لە سوید ڕێژەکە زیاترە لە زۆربەی وڵاتانی دنیا ڕێژەی مردن زیاترە هیچ یەکێک لە وڵاتانە قەدەغەی هاتوچۆی ڕانەگەیاندووە ڕێکار هەیە بەس قەدەغەی هاتوچۆ نییە بۆیە ینی قسەکردن لەسەر قەدەغەی هاتوچۆ باسێکی گەورەیە و قسە زۆر هەڵدەگرێت تۆکو کاسبکارێک ڕاتچیە لەسەر کۆرۆنا لەسەر کەرنتینە و قەدەغەی هاتوچۆ کۆرۆنا هەر هەیە حتا ماوەی زۆریشە دەرێن ئەوە دەمینێ و نامینێ ئەوە وەرزەکی دێتەوە نایەتەوە بەس ئەمە لەگە قەدەغەی هاتوچۆ نینە هەنی دەبی هەبی ئەمە بازیوەماندایە پێشتر سێ-چار مانگان ئەمە بازماندا زەرەرتان زۆریشمان زەرەرەکرد کەچی هاتی نەسەر ڕێگای گۆتیمانە ئەوی پارێزگای
گوتیتمان کاکە دەبی ئەمە ڕێگامان لۆ بکەنەوە ئەمە کە ڕێگای تورکیامان لێ قەدەغە کرا با ڕێگای ئەوانی کەمان بێ کە مشتریمان بێن کەوای هەر بەرپرسێکە دادەنیشێ دەبی بیر لە ژیرفانی ئێوەش بکە قەدەغەی چۆ زەرەرم زۆری زەرە ئەمە لەگەوەی نینە یعنی قەپات بکرێ ڕێگا بە هیچ نەوەش ئەوە چیە ئەوە مشتداناوە کاکەجان ئەوانە من وەکو خۆپارێزی وەکو لانی سەلامەتی بەڵێ سیرکە سەلامەت بووی نە بەذاتی خوا خۆم گرتومە هەموو ماڵ منداڵیش ئەو هەموو شتانش تێپەڕاندووە واللهی نەبێتە ڕیکلام و ینی خۆم بە نمایشکەم بەڵام زۆر خۆم پاراستووە زۆر پارازیش هەر توش گرتومە خۆشم نازانم دەچیوە توش تۆ لەگەڵ قەدەغەیات چۆنی بە هیچ شێوە واللهی بۆچی لەبەرەوەی من ئەوەی کە بەدەستی خۆم پەیدای نەکەم ئەو دوکانە 3 ماڵ لەسەری دەژین ژیانی من و ئەو پیاوە و خاوەنی دوکانەکەشمە تێگەیشتی زەرەر دەبێ ئەگەر قەدەغە بێ واللهی ماڵمان وێران دەوێت بە گەورەی خوا دەیە بچینەوە سواب بکەین پێم بڵێ تۆوەکو گەنجێک سەبارەت بە کۆرۆنە تێگەیشتنە چی؟ تێگەیشتنم لۆ چیە وەڵا کۆرۆنا هەیە و بەس نابی زۆر لێشی بترسیەوە تۆ تووشی بووی؟ بڵێ چی بوو نیشانەکانی قورسیان؟ وەڵای زۆر بە قورسیش گرتم باشە چۆن خۆمان بپارێزین لە کۆرۆنا ینی قەدەغەی هات چۆ ڕابگەیندرێ یا خۆمان بپارێزین؟ بڕای من قەدەغە باش نی لەگەڵی نی؟ ناوەڵە لەگەرینی لەم لەولا باز دەکرێت لەگەڵی نی؟ نا بەخوای پێشتر ئەگەر بۆش دیساوەچ خۆلی دێتەوە قەدەغە بشکێتێن هەر وەچی زاران لێ دێتەوە بەس هەندێک دەڵێن کاکە قەدەغەش بکرێت 3-4 ڕۆژە دیسان خەڵک تێکەڵ دەکرێتەوە پێشی لە ناگیرێ بەڵام ئەوەندەیە کە خۆ بپارێزی ئەوکو بڵێ هەنەبی ڕێنمایە تەندروستیەکان پێڕەو بکرێ باشترە باشە تۆ دوکانداری ینی ماوەیە کە دەگەڕێت کەم کەسم بینی دەمان بەستە تۆ چۆنە دەمان واللهی شتێکی زۆر باشە دەمان بوەستان هەمن یەک لەوانە بم کە بەخۆم تووشی کۆرۆنە بۆم الحەمدولیلا چاش بوومەوە توش بووی بەری توش بووی ئێستا پاش بەس هات توش بوونەوەکەش هەر خۆم دەپارێزم هەر باشترین شت دەکرد یا لە ماڵ کەوتو بووی نانە خۆم هێشتۆ کەرنتی کە تقریبا 90 ڕۆژ دەماڵێ 90 ڕۆژ دەماڵێ باشە کۆرۆنا وەکو باسلەوە دەکرێت ئەوەندە ینی قورسە بە خودای ئەگە بەس تەنگە نەفەسەکە کە تەنگە نەفەسەکە قورسە بەڕاستی تەنگە نەفەس بی ڕێک ناخۆشە ناخۆشە ئارێوەڵە تایەکەش زۆر ناخۆش پێت وایە چۆن خۆمان بپارێزین قەدەغەی هاتوو چۆ یان دەمامک بەستان وەڵاهی دەمامک بەستانەکە ئینسان دەمامک بەستانەکە باشە قەدەغەی هاتوو بڕوا ناکەم تاکە چارەوی پێت باش پێمان باش ناوەڵ قەدەغەی هات چۆ زیان دەگەین خاصن لو ئەهلی کەسابەت و ئازاری بەڕاستی خەڵک ئەو لەوە کەسابەت و ئیش ڕاوەستایە بەعام بەڵام ئەو کات هەر بە تەواوی بەری تۆ لەگەڵینی لەگە پاراستنەکە هەموو خەڵک داوە لە هەموو خەڵک خەڵخۆی پارێزی بەڕاستی تاکە ڕێگایە وەزارەتی ناوەخۆ باسی لەوە کردووە دەستەڵاتی داوەتە ژووری ئۆپراسیۆنی پارێزگاکان سەبارەت بە چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یعنی هەر پارێزگایەک دەستەڵاتی خۆی هەیە بەڵام لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنەش دەستەڵاتی هەیە لەوەی کە چه بڕیارێک دەربکات بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بۆ قسەکردن لەسەر قەدەغەی هاتوچۆ کە لە ڕاوچی دروستکردێ لەسەر هاوڵاتیان خەڵکێک دەڵێ کاکە ئەم شەپۆڵە لێیدا کۆرۆنە ڕۆی قەدەغەی چی خەڵکێکیش دەڵێ کاکە دیارەوە دۆخەکەوا پێویست دەکات با بزانین وەزارەتی تەندروستی چ ڕایەکی هەیە چی دەڵێن سەبارەت بە دۆخی کۆرۆنە و قەدەغەی هاتوچۆ و خۆپارێزی و چوزانم هەموو ئەو بابەتانەی پەیوەندیدارن بە کۆرۆنا ئێمە سەردانی نەخۆشخانەی ڕزگاریمان کرد کە جێگای دڵخۆشی بوو نەخۆشێکی زۆر کۆرۆنە لەوێ دەرچوونە ئێستا ئیشی خۆیان دەکەن ینی چاودێری نەخۆشی تر دەکەن لەگەڵ هاوڵاتی قسەمان کردووە دۆخەکە بە شێوەیەک لە شێوەکان دەڵێن بەرەو ئاسایی بوونەوە دەچێت بەجددی دۆخی کۆڕەنە چۆنە ئێستا ئەمە لە مەترسی دای یان بەرەو ئاسایی بوونەوە ئێمە تەنها لەسەر یەک نەخۆشخانە و یەک شوێن یان یەک شار هەڵسەنگاندنەکان ناکەین ڕاستە جیاوازی هەیە لە شوێنێک بۆ شوێنێک بەڵام هەڵسەنگاندن بە شێوەی ڕێژەیی و بە شێوەی شیکاری دەبێت لە ڕووی زانستیەوە هەفتانە ئێمە شیکاریەکان و بەراوردەکانیش دەکەین و دۆخەکە من ناتوان بڵێن بەرەو ئاسایی دەچێت چونکە تا ئێستاش توشبوون هەیە بەڵام لە هەموو کاتێکدا لەژێر کۆنتترۆڵە و ڕێژەی چاکبوون باشترە یعنی تا ئێستاش لە کۆی 486,822 تێست کراوە زیاتر لە 50,000 ئەمڕۆ کە دەگاتە 50,248 کەسی توش بوو لە سەرەتاوە تا ئێستا
تۆمار کراوە لە ئێمە لە 1964 ئەوانە چاک بوونەوە بە تەواوەتی و ئەم ڤایرۆسیان تێدا نەما و تەندروستێکی زۆر باش و نزیکەی لە 1932یان تا ئێستاش لە ژێر چارەسەرکردندایە چ لە ماڵەوە ئەوانەی کە چاودێری دەکرێن و تۆمار کراوە لە ئێمە چ ئەوانەی لە هۆڵەکانی چاودێری چڕیان لە قاوشەکان لە نەخۆشخانەکان بۆیە ڕێژەی چاکبوون باشترە بەڵام بەداخەوە ڕێژەی مردنیش هەر هەیە ینی لە هەموو جیهاندا لە هەرێمی کوردستان بە دڵنیایی لە چاو پێشوو ئێمە لە کەمتر لە ستایەک وردە وردە زیاد و لەگەڵ تەشەنەکردن و بڵاوبوونەوەی ئەوە بە ئەو زیادبوون و خێرابوونیش زیاد دەکات چونکە چەند ژمارە زۆر بێ بووە 3.7 لە 3.7 توش بووان ئەم ڕێژەیە جیاوازە لە وڵاتێک بۆ وڵاتێشتر بە هەندێک وڵات بەجێرەی طبعا هەر ئیجراعاتی حکومی گرنگ نیە تێگەیشتنی هاوڵاتی و ئیجراعاتی تاکە کەسی ئەوانەی وەکو هەر کەسێک وەکو مرۆڤێک بۆ خۆی ئاگاداری خۆی و ئاگداری ماڵ و منداڵ و خێزانەکەیتی ئینجا لە ناو ماڵ لە شوێنی دا ئەوە گرنگترین ڕێکارە لە کاتی ئێستادا باشە جەنابی وەزیر ینی ئێستا ئەمە لە چ قۆناغێکن خەڵکێک دەڵێ کاکە شەپۆڵەکەی لێی داوە هەموو خەڵک تووشی بووە ئەوەندەی وەزارەت تەندروستی ئاگادارە ئەوەندەی لە ماڵەوەش هەر نەخۆش کەوتووە کاکەمەران شەپۆڵەکە نییە شەپۆڵێک خلاص بووی و شەپۆلی دووەم و شەپۆلی سێم ئەم نازانە و زاراوەیە لە چێ هاتوو ئێمە هەڵکشان دەڵێن وەکو پیکێک هەڵکشانی ژمارەکە لە کاتی ئێستادا ئەوە هەر بەردەوامی ئەو شەپۆڵەیە تەوابوونی شەپۆڵێک پێویستی بە ماوەیەکەیە کە لە ڕووی زانستیەوە دوو سووری ژیانی ڤایرۆسەکە بە تەواوەتی ینی کۆمەلگای ئێمە بە دوور دەبێت لەم ڤایرۆسە ئەگەر جارێکتر سەر هەڵبڵاتەوە وەکو ئەوەی کە لە ئینفلۆنزەی وەرزی لە ساڵانی پێشوو شەپۆڵێک دێت شەپۆلی دووەم دێت بەڵام لە نێوانیاندا تەواو کۆنتترۆلکردن و نێوانی و ڤایرۆسە هەیە قسەی گرنگ لێرەدا ئەوەیە ئێستا لەملا لەولا لە میدیاکان باس لە قەدەغەی هاتوچۆ دەکرێت وە قسەش ئەوەیە دەڵێن کاکە وەزارەتی تەندروستیە هەر ڕێژەکە بەرز دەبێتەوە کێشەیەک دروست دەبێت دەڵێ قەدەغەی هاتوچۆ خەڵکیش دەرێت کاکە وەڵڵە قەدەغەی هاتوچۆ چارەسەر نییە بێ ئیشیە گیرفانمان بەتاڵتر دەبێت وەزعەکە خراپ دەبێت قەدەغەی هاتوچۆ بڕیارێکی گەورەیە بڕیارێکی دەبێت مەدروست بێت ئێمە وەکو لێژنەکانی ئێمە لە تەندروستی ڕاستە لە سەردانی مەدانی لە کۆبنەوەکان هەندێک لە ڕاستپاردە و ڕایشکاران لە تیمەکانی بڕێتێک گشتەکان ڕەنگە هەندێک پێشنیاری لەو جۆرە هەیە بەڵام ئەم بڕیارێکە لەسەر ئاستی حکوومەت لەگەڵ چەند وەزارەتێکی تری پەیوەنددار بە تایبەتی وەزارەتی ناوخۆ و ئەم بڕیارە تا ئێستا هیچ بڕیارێکی لەم جۆرە نییە و لە ئارادا نییە من دەمێ ئەوەت بەبییر بێنمەوە قەدەغەی هاتۆ لە کاتی خۆی ئەگەر کرا لە چەند مانجی یەکەمی بڵاوبوونەوە لە هەموو جیهاندا کرا و بە زۆر بە توندی بە زۆر شێوە بەڵام ئەگەر بینیت جیهان تەنها قەدەغەی هاتوچۆی مرۆڤەکان نەبوو لە ماڵدایشن هاتوچۆی فڕۆکەخانەکان و سنوورەکان و جموجۆڵی بازرگانی و کۆمەڵایەتی و گەشتیاری و کۆمەڵێک بار و گوزەرانی ژیان لە هەموو جیهان ڕاوەستە ئەمە بۆ ماوەیەک سنووردا لە کاتی خۆیدا بۆ کۆنتترۆلکردن نەخۆشکە و دۆزنەوە ئەمە لە کاتی خۆیدا بڕیارێکی لە جێ بوو بەڵام لە کاتی ئێستادا لە بەرەوەی ژیان ئاسایی بۆتەوە لە کاتی ئێستادا بژێوی ژیان و ناکرێت هەتایە هەر قەدەغەی هاتوچۆ بێ قەدەغەی هاتوچۆ لەگەڵ ئەو کاتی ئێستا هەیە باڵانسێکە لە نێوانیاندا کۆمەڵێک مەرجی تەندروستی و ڕێنمایی تر هەیە کە دەکرێت بکرێتە بەدیلی قەدەغەی هاتوچۆ بۆیە قەدەغەی هاتوچۆ دووهەمین بڕیارە کە بڕیارێکی ناچاریە بەڵام لە کاتی ئێستادا هیچ ئەم بڕیارە نییە ئێمە وەکو لێژنەی وەزاری و لە لێژنەی باڵای لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەسەر هێڵین و ئەمڕۆ کەشت لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ قسەمان لەو بابەتە کردووە ڕەنگە کۆبنەوەی ئەم نزیکانەمان لەسەر ئەوە بێت کە پێداچنەوە بە مەرجەکان بە پابەتبوون بە ڕێکارەکان بە هۆکار و هەڵسەنگاندنی ئەوەی ئێستاکە کە بەردەوامە با بڵێن بەڵام ئەمە دیاردەیەکشە ئەم دیاردەیە بە دەرنین لە وڵاتانی دنیا چکە لە وڵاتانی ئەوروپاش ئێستا لە زۆر شوێن بەرەو بەرزبوونەوە چووە و ڕێژەکان زیاد بووە ئومێدمان وایە ئێمە بتوانین بەرەو کەمبوونەوەی بچین ئەو خێرەیە کەم بکەینەوە بۆی ڕێژەی توشبوون و ڕێژەی مردن کەم ببێتەوە. هەر ناوچە و ئیدارەیەکی پارێزگای هەرێمی کوردستان کۆمەڵێک پێشنیاز هەیە بە وەزارەتی ناوخۆ سەبارەت بە ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆڕۆنا. لە بەدواداچوونەکەمان بۆمان دەرکەوت ئیدارەی پارێزگای دهۆک یەکێک لە بژاردەکانی ئەوەیە قەدەغەی هاتوچۆ بۆ ماوەی 2 هەفتە وا دەکات کە ڤایرۆسی کۆڕۆنا ینی لەوەی ئێستا خێراتر بڵاو نەبێتەوە ڕێگری یەک ببێت. سەبارەت بە قەدەغەی هاتوچۆ وەزارەتی تەندروستی پێی وایە بۆ ئێستا قەدەغەی هاتوچۆ پێویست نییە.
یعنی ئەوانەی کە پێشنیازیشیان کردووە ئەمە بەس پێشنیازە لە کۆتادا وەزارەتی تەندروستی پێی وایە ڕێکاری تەندروستی و پابندبوونی هاوڵاتیان بەڕێنمایەکانی تەندروستی تاکە چارەسەرە بۆ قۆناغا لەوەی کە خۆمان بپارێزین لە توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.